زند بأخون كردستان نیشتیمانی کرد برز و پیروزی زند بأخون بسر بخوری بخرین و باجان بمال و بردال با قربانی کرد بسر بخوری بخرین و باجان بمال و بردال با قربانی کرد کردستان بەناوی خوای گەورە و میهرەبان هەروەک شاعیر هێمنی موکریانی دەڵێ کەی ڕەوایە بمدەنە بەرگولە یاڕاوم بنێن گەرگوتم کوردم لە کوردستانی خۆم ژینم دەوێ کورد مەگەر کوندە کە هەروێران ئەبێ هێلانەکەی نیشتیمانی ئاوەدانی جوانی ڕەنجینم دەوێ ئاشتی خوازم کوا وڵاتی پڕڕق و قینم دەوێ زۆر بە ئاواتم کە کوردستانەکەم بێکێشە بێ بەڕێزان و مامۆستایانی قەدرگران و قوتابیانی ئەزیز بەخێر هاتنێکی گەرمتان لێ دەکەین بۆ دەربڕینی هاوسۆزی و هاوخەمی بۆ کوردانی ڕۆژئاوا کە لە ئێستادا لە ناو شەڕێکی سەپێنراون و بەرۆکی گرتوون جێگەی خۆیەتی وەک ئەکادیمیای مات بەرکێکی دینی و نیشتمانی خۆمانی دەزانین کە ئەم ئەرکا بەجێ بگەێنین بە دەربڕینی هاوخەمی و هاوسۆزیمان بۆ هاو نیشتمانیان و هاونەتەوەکانمان لە کوردانی ڕۆژئاوا. بەڕێزان لە دەستپێکی مەراسیمەکەمان وەک بەرەکەتێک بۆ دەربڕینی هاوسۆزیەکەمان دەچینە خزمەت چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بە دەنجی بەڕێز دکتۆر مەولود با بفەرمون. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإذ جعلنا البيت مثابة للناس وأمنا واتخذوا من مقام إبراهيم مصلى وعهدنا إلى إبراهيم وإسماعيل أن طهرا بيتي للطائفين والعاكفين والركع السجود وإذ قال إبراهيم رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات من آمن منهم بالله واليوم الآخر قال ومن كفر فأمتعه قليلا ثم أضطره إلى عذاب النار وبئس المصير وإذ يرفع إبراهيم القواعد من ربنا واجعلنا مسلمين لك ومن ذريتنا أمة مسلمة لك وأرنا مناسكنا وتب علينا إنك أنت التواب الرحيم صدق الله. زۆر سپاس بۆ دکتۆر مەولود. ئێستاش هەمووان لە پێشوازی ستافی هەڵکردنی ئاڵای کوردستاندا دەبین لەگەڵ سرودی نیشتیمانی و بە خولەکێک وەستان بۆ گیانی پاچی شەهیدان با بفەرمون. شيبة انفراد هندل سفين كردستان برزا بادنا شيبة انفراد هندل سفين أزمان زنابو جنيان بابو حزبين يامينا وللنشين أزمان زنابو جنيان بابو قوتابیانی خۆشەویست کوردستانیانی ئازیز و کەس و کاری سەربەرزی شەهیدان هێزەکانی ناوخۆ پێشمەرگە قارەمانەکانی کوردستان سڵاوێکی کوردانە و کوردستانیانەتان لێبێت. بەڕێزان وەک دەزانن ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان لە یەکێک لە قۆناغە چارەنووسسازەکانی مێژووی خۆیدایە دوای ئەوەی خوێنی نەوەیەکی کورد ڕژە بۆ شکانی داعش و پاراستنی مرۆڤایەتی ئێستا هێزە چەکدارەکانی سووریا هەوڵ دەدەن ئەو دەستکەوتانە بسڕنەوە و ناوچەیەک کە بە خوێن و ئازایەتی لە تیرۆریستانی داعش پاکراوەتەوە بە زۆر ڕادستی دەسەڵاتێکی ناڕوونی بکەن و دەزانن کوردانی ڕۆژاوا هەرگیز شەڕیان نەویستووە ئەوانە بوون
هاوشانی پێشمەرگەکان کۆتاییان بە مەترسی داعش لە ناوچەکە هێنا. ئێستا ئەوانەی دوێنێ دۆستایەتی و قسەیان دەکرد ئەمڕۆ بە چەک بەرامبەرمان دەوەستنەوە. ئەوانەی بەڕێزەوە باسی قارەمانی کورد و ڕۆژاوایان دەکرد ئێستا دەڵێن کاتی ڕاگرتنە. لە بەرامبەر ڕژانی خوێنی سەدان شەهید چیمان پێدەدەن؟ ئەوانەی خۆمان بۆیان کردە هێڵی بەرگری تازە پێمان دەڵێن ڕەنگە ڕێگەمان بدەن جەژنی نەورۆز بگێڕین، لەوانەیە منداڵەکانمان کوردی فێر ببن. ئێستا دەست بکەین بە چەند پارچە شعرێک. من کوردم یەکەم با ڕۆژێک لە مێژووی کوردستان بخوێننەوە لە شاخ و داخیشدا هەوڵمان بۆ کوردستان داوە وەک قەڵغانێک خوێنمان بە خاک داوە جگە لە خوددا سەرمان بۆ هیچ کەسێک دانەناوە. من دەڵێم کوردم هێشتان لە ژیان ماوم، من دەڵێم کوردم هێشتان لە ژیان داماوم. ئەی دوژمن بەدەستی پیسی وەک تۆ من هێشتان نەترساوم. گەرداخێکت لێ هەڵکێشم، من دەڵێم گەرداخێکت لێ هەڵکێشم دڵێی پەشیمانم. بەچەک و هێزی خۆتان کوردم ئامادەی جەنگم. ئەی نیشتیمان خوێنت بۆ دەڕێژین، ئەی نیشتیمان خوێنت بۆ دەڕێژین، بەڵام سەرشۆڕ نین. باش بزانن ئێمەی لەنەوەی قازی محەممەد و پشکۆ و کاوەین، گەر بێت و هەڵسین جگە لە خوددا بە هیچ شتێک ڕاناوەستین. نەتۆ تەیارە و نەتۆپ و تەیارە و نەقەسفتان ئێمە نایویستین. لەکوێوە دێن و دەڕۆن بڕۆن بستێک لە خاکمان بۆ ئێوە نابێ. وەکوو هەڵۆ لە خاکم دەڕوانم دەستی لێ بدرێ ژیانتان وێران دەبێ. وەک هەڵۆ لە خاکم دەڕوانم دەستی لێ بدرێ ژیانتان وێران دەبێ. با ئەم هۆنراوەیە تا قیامەت بۆتان ببینێ. تاکێک لە کورد مابێ، تاکێک لە کورد مابێ، کوردستان داگیر نابێ. بۆیە دەڵێم من کوردم یەکم. بخوري بخوين ماجان